دام باش بخیر هاتن کورت کنکشن جدنگی امریکا لواشنطن دم جمیر هشتی سپیده روژا دوشنبه یکم روژا جشن رمضانی لتماشاوانان پیروز به لای منیشەوە سڵاوتان لێبێت و جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت هیوادارم هەموو ڕۆژێکتان جەژن خۆشی بێت لەم بەرنامێدا چەند بابەتی گرنگ و جۆراوجۆرتان پێشکەش دەکرێت سەرۆکی ئەمریکا و خانمی یەکەم پیرۆزبایی جەژن لە موسڵمانان دەکەن لە گرتەیەکی ڤیدیۆییدا نیشان دەدێت خەڵکی لە کارگەیەکی پۆڵایی ماریۆپۆڵ دەگوازرێنەوە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا نانسی پلۆسی لەگەڵ سەرۆکی پۆڵەندا کۆ دەبێتەوە و زانیاری زیاترتان لەسەر هێرشەکەی شەوی ڕابردوو بۆ سەر هەولێر پێشکەش دەکرێت. دیسان دەوێ بەرنامەیەدا تەکنۆلۆژیا دکارە خواردنا زێدە یان بەرمایە خواردنەی کێم بکە ومە راپۆرتەکەیە ji gundekî şemendefira Bexda Berlînê têra derbas dibû û li wir radiwestiya ji ber bîrawêya avê. سەرۆک جو بایدن دۆ یەکشەمێ ڕێز و حرمەت لێ هەواڵی خۆی 5 ساڵان والتەر ماندەل گرت. سەرۆک بایدن سەردانا زانینگەها مەنیسۆتا کرد ji bo xatira dawî û rêzgirtinê li cêgirê serokê berê û mezanekî Partiya Demokratan. Mandê li cêgirê serokê berê Jimmy Carter li Nîsana 2021 di jiyê 93 saliyê de wexera dawî kir. سەرۆک بایدن گوت ماندێل یەک ji kesên mezin bû di dîroka siyaseta Amerîkada ew tê naskirin bi tevgera veguhastina ofîsa cêgirê serokî û berfirehkirina desthelata wî ku Biden bi xwe 8 salan ket wê ofîsê weka cêgirê serok Barack Obama. Merasîma bîrînana salekê ji ber pendamiya Covid hatibû paşxistin. سەرۆک بایدن و خانمایەکێ جێبادن پیرۆزباهیە جەژنا ڕەمەزانە لە تەڤایە موسڵمانین جیهانی کرد داخوایانیەکێدا سەرۆک بایدن گوت دیگەل پیرۆزباهیە جەژنی ئەف ساڵ دلێمە بە هەموو وان کەسان ڕایە و ژمارên xwe bi neçarî derketina û ji kes û karên xwe jî hatine veqetandin û nizanin ka paşa rojawan dê çawa be lê hêşta bêhîviya rojeka geşin. وەک نەتەوە مە باوەری بوان کەسان هەیە و خەباتێ ji بۆ ژیانەکە گەشتر دکن. لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزاندا موسڵمانان لە سەرانسەری جیهان نوێژی جەژنیان لە مزگەوتە بەناوبانگەکانی جیهان ئەنجامدا. لە ریاضی عەرەبستانی سعودیا موسڵمانان لە مزگەوتی ئیمام تورکی بن عەبدوڵڵا نوێژیان کرد. موسڵمانان لە بەغدای پایتەختی عێراقیش نوێژی جەژنیان کرد هاوکاتی بارێکی توندی ئاسایشی لە بەغدا و لە سەرانسەری عێراقدا لە ئەستەمبوڵیش هەزاران کەس ڕژانە مزگەوتی ئایا سۆفیای دێرین کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی شەشەم تا نوێژی جەژن لەوێ ئەنجام بدەن. و بە هەزاران موسڵمانên girava Sumatraya Endonûsya li mizgefta Beytûrrehman cejna Remezanê pîroz kirin. Hikûmetê tevaya astengên parastinê ji Covid hilanî bûn. Li Bosnya jî bi heman şêwe îro musulmanan li mizgeftan nivêjên taybetên cejnê kirin. Li mizgefta Gazî Husrev Bek li Sarayivo musulmanên Bosnî ev cejn ya ew dibêjnê Bajram پیرۆز kirin. Rêberên olî Gazî dilfirehî û aştiyê kir ji bo xelkê Ukrayna. Ev sal musulmanên cîhanê vê cejnê pîroz dikin li jê rewşek taybet ya giraniyê û bilindbûna behayên xwarinê û pêtiviyên dîyên jiyanê li seranserî cîhanê ew jî ji ber şerê li Ukrayna. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نانسی پلۆسی ڕۆژی دووشەمە لە سەردانەکەیدا بۆ واشۆ لەگەڵ سەرۆکی پۆڵەندا ئاندرێژ دوودا کۆبەوە. ئۆفیسی پیلۆسی بەیاننامێکی بڵاو کردەوە کە تیایدا دەڵێت شاندەکەی ئەمریکا بە مەبەستی ناردنی پەیامێکی ڕوون بۆ جیهان گەیشتە پۆڵەندا. ئەمریکا پەیامێکی تۆکمە دەدات بە هاوپەیمانەکانی ناتۆ سەبارەت بە پشتیوانیکردن لە ئۆکرانیا. چاوەڕوان دەکرێت کاربەدەستان لە کۆبوونەوەکەیاندا تیشک بخەنە سەر چۆنیەتی کارکردن بۆ پشتیوانیکردن لە ئۆکرانیا. پیلۆسی ڕۆژی یەکشەمە چووە کیڤی پایتەختی ئۆکرانیاش و لەوێ لەگەڵ سەرۆکی وڵاتەکە ڤلۆدیمیر زێڵنسکیدا کۆبەوە هاوکات سەرۆک جۆ بایدن لە هەفتەی ڕابردوو داوای لە کۆنگرێس کرد پاکێجێکی هاوکاری پەسەند بکات کە هاوکاریەک دارایەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات.
و هێزە ئازۆفیا ئۆکرانیا دۆ یەکشەمێ ڤیدیۆیەک نیشاندا تێدا دیار دەبەکە چاوە سیڤیل ji کارگەها ئازۆڤاستەل یا پولایی li bajarê Mariupol tên veguhastin ji bo cihên ewla. Ew vîdyo diyar dikin ka çawa ew xelkê ku demek dirêj asîmane bi serxerabeyên kargehê de derbas dibin û jin û zarok xwe digehînin otobîsan. Nêzîkî 100,000 kes di bajarê Mariupol de asîmane ji wan 1000 sivîl 2000 şervanên Ukranî di wê kargehê ya kargeha serdemê Sovyetê de. Ji tevaya bajar ew kargeh bi tenê neketiye destê hêzên Rûsî, hêzên Ukranî û serhildayên ku Mosko piştgiriya wan dikin rê nadin rojnamevanan bigehînin wê cihê şerên giran lê diqewmin. Gelo em çi ji rewşa wan sivîlan dizanin Salih Demîrcer wê bi merhaba û zanyariyan bide me pitir. Salih dem baş gelo em çi dizanin ser rewşa wan sivîlan. بله دخیل دم باشتر تزانی کو اف یعنی روشا او بنگها پولایا لماريوبول يعني جدما دسبيكا شر دا وهايه او خلک الوی دره سیویل و هر وها سربازن اوکراینی کو دور پیچکری مان لناف الوی دره الوی بنگه روجن دسبیکه ده الوی دره او مانو نتوین یگرتجی افو دمک هول ده و مزانجی بری چند روجان سردان سکرتری گشتی نتوین یگرتی انتونیو گوتيريس و کومبونا وی لگل پوتین لگلوی بری چند روجان سوز داک و وکو او پرنسیب و اره بکه کو خلکه با آوا کی اوله جوی اوه بنگه دری بینن دیاره کو ایدی و پروسه دست بکره پشتی راکشان درو درج ناورا هر دو آلیان دا ام دزان ایرو سروک اوکراینای ولادیمیر زلنسکی لسر حساب خوی تلگرامی د اخافتنه که دا گوت کو ایرو براستیجی او چرایا کسک پی کت جبو کو کریدور کی مرووی و با و خلق جوی نافچه به در خستن ام دزانن داخل لوی نافچه سیویل هنا سرباز هنا يعني هناك رابورت بحثا 500 سرباز بريندار دكن كوريدوري مانا نتني بريندار يعني الكاريين مروفاهين ناجهن خلق السيفيل دور بيشكري مايا هن كسن مري هناك رابوران بحثا ويكيد دكن كو يعني كسن مري هنا لا شنوان لوي درينا والروسي رينادن وقتا قلت نروجنا مافانا نا تيمين اليكاريه مزانن خاچا سور باوای کی بردوام هول ده خو بگینه وانو الیکاریان جوارا پیشکش بکه لی دیاره کو ایرو پروسه دست بکر افجی هنا کیفیه الجم خلکه چدیکه و حتی الجم سیاست مدار اوکراینی چدیکه بله و بهیوی عندكو بتایبتی جی او زارو و جن کو دوال ویجی دا عاصم هنا و بي تي في جان الجموانا فبرينا يعني قال كي جانك نخوش بلكي نيزيك دم هادور دا عاصمان جانا وان قال كي نخوشها يعني دركتنا وان يعني درخستنا وان ورزقار كنا وان وقهندنا وان جبوجين او لا ازبارت كم تفيا اركي هر كسكي بنها كو وكو دبيجن شادريا بشردكا بله داخل تشت او دفع داره ده يعني جرينجيا كفي ماريوبول بخوا جرينجيا كوه هر وقت تجد اسمه كده قلت كو يعني او بنجها بولايا ودره او تاني جهه نافچه كو دناوا باجار ماريوبول يعني بندره دریایی اوکراینا ده بندست اوکراینیان دامایه همي باجار عالیه دن تفداد بندست روسان ده جرينجيا وی باجاری جیته جبرکو اویا گلکی نزیکی ام ببیشن نیفگراوا کرایمیا قرم یعنی کو روسان ده 1014 ده دور پیش کربو و هر وها لالیه ام ببیشن باکورجی نزیکی لوهانسک و دونسک او نافچین کو دبن دست ام ببیشن سر جدا خوازن آلیگرین روسان دانه آنها هولدانی کو دبن او سیویلانا با اوای کی راست یعنی ایرو سروک اوکراینی بحثا کی کرد کو سدی جوان به وج ماریوپول ببن باجار زاپوریچا کو دورا 203 کیلومتر لالیه باکور رو جاوای ماریوپول ام هی دیکن کول روجن دهاتیان افرو هتا صباحی ام ویدیو ببینن کو تفایا وان سیویلان هاتنا رزگار کن گل که سپاس صالح سپاس خوش دخیل
هێرت بینی مەسەلا ئەو دەردی مەدەنیان ئەدمزانن گەلک لەشکەر و چەکداژی دووەردانە هەلبەت ئەوژی دەردێوەژی گرانە هەروەها خەڵکی سیڤیلیش دەگوترێت زیاتر لە 100,000 کەس هەر لە ناو شاری ماریۆپۆل گیریان خواردووە زیاترش کارخانە بەڵێ بێگومان بەردەوامی بین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکە و پاش ناوبڕێک دێنە وڵاتان. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. شەوی یەکشەمە لەسەر دووشەمە هێرشێکی موشەگی پاڵاوگەیەکی نەوتی لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کردە ئامانج. کاربەرستان یاسایشی عێراق دەڵێن لە ئەنجامدا گڕ لە یەکێک لە چاڵەسەرەکیەکانی نەوت کەوتۆتەوە و پاشان ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە. هاوکات موشکێکیش کەوتۆتەوە دەرەوەی پاڵاوگەکە و هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتۆتەوە. پێشتر لە ڕۆژی یەکشەمە ئاژانسی دژە تیرۆری هەرێمی کوردستان ڕایگەاند 6 موشک لە نزیک پاڵاوگەیەکی گروپی کار لە هەولێر کەوتۆتەوە بە گوێرەی زانیاریەکانی پێیجی دژە تیرۆر موشکەکان لە سنووری ناحیەی بەرتەڵەی سەرباقەزای حەمدانی پارێزگاینێنەوە ئاراستە کراون. سەرۆگۆزیری عێراق مستەفا کازمی لە بەیاننامەیەکیدا ڕایگەاند هێزەکانی عێراق ئەنجامدەرانی ئەو کارە ترسنۆکانە دەدۆزنەوە. چ زانیاریین نوێ لەسەر یان سەبارەت وێ ئێریشا دۆ لەسەر وێ پارزینگەها نەفتێ لە هەولێری مەهانە خالد فەتاح ژێ ژۆرە پەیامین دەنگی ئەمریکا زانیاریین زێدە دەدەما. خالد فەرموو. سپاس دەخیل هەلبەتە ئەف بویارە دوهی چێبیک و بشەش موشەکان هێرشکرە سەر پارزینگەها کۆمپەنیەکە کاریا پەترۆلێ لە ڕۆژئاوایە هەولێرە پایتەختە هەرێما کوردستانە عێراقێ کارڤدان لە دەستپێکی هەبین کارڤدانێ توێ زۆر من لەسەر ئاستێ ناوخۆیە هەرێما کوردستانێ سەرروکە هەرێما کوردستانی سەرروکە حکوومەتێ دام و دەستگایەندی حتا پارێزگارێ هەولێرێ ئەف کردارە شەرمەزار کرد لێ یا باڵکێش ئەوە و زانیاریە نیکو سەرروکە حکوومەتە هەرێما کوردستانێ نها داخوازش حکوومەتە عێراقی دکرد دەبێژێتن شەرمەزارکردنا ڤارەنگە کردارە تێرا هەندێ ناکردن ئەف هێرشە بێنە ڕاگرتن. هەلبەت ئەvە چەندین واتە و ڕامانێ خۆ تێدا هەنە بتایبەت ئەف هێرشە لە دەڤەرێکت ئێتاکردن دەڤەرێکی ناکۆکی لەسرە یا دوێ دەڤەرێکە لە ژێر کۆنتڕۆڵە چەندین هێزên جودایە لە ئالیەکێ هێزên پێشمەرگە لە نزیکی وێ دەڤەری هەنەک و لە گۆر راپۆرتا دژە تیرۆرە حکوومەتە هەرێما کوردستانی دەبێژێتن لە نزیکی حەمدانیە یانژی قەرەقوشێ بەرتەڵە ئەف هێرشە هاتیەکردن کو هێزن حەجە شعبیە لێرێنە هەر بەسا هێزن عێراقیە لێرێنە لێرێ مەبەستە لێرێ ئەوە کو ئەو بوشاهیە بە بچونامە ئەو بوشاهیە بێتە پڕکردن ji ber ku li vê bûşahiyê hindek hêz hene bi wê valahiya ewlehiye bi kar dînin û hêrişa encam didin. Xalid li gor ragihandinên hikûmeta herêmê yan daxuyanên ku em dibînin heta ji Iraqê jî ew dibêjin ji derê wan mûşeka ji ku derê hatiye û çi renge mûşek bû ew yanî û mebes jî çi bû li vî demî ku mûşekekî wesan. Berê dexîl hemê dibêjin ew cora mûşekên Katyûşa bûn. Helbet ev ne careyeke ev cora mûşeke bêne bi kar înan yekem car divê li berî çend rojeka hefteyekî ji berî niha da divê mehê destpêka vê mehê hêrişekî wasa bi sê mûşekan li heman cîhad wî kirin. Eger bîra te bêt li meha sê hêrişên mûşeka 12 mûşekan hate kirin lê ew Îranê bi fermî ragihand gotî me hindek armanc hebîn û me hêriş li ser wê encam da. Lê ev henê her dem dibêjin ev hêrişê henê ji aliye û bi taybet vê carê dibêjin ev hêrişe ji aliye hindek komên dervey qanûnê êne encam dan. Hêrişên dervey qanûnê wişeke peyveke gelek tişta xwe werdgiritin hindek aliyên Iraqî heta beşek hindek aliyên hecdî şebî bi dervey qanûnê û bê çekdarên ji dervey desalata hikûmeta Iraqê nasînin her wasa helbet teroristên Daişê yan ji grûpên diyên çekdar bi dervey qanûnê êne nas
كرن جبروية أو كو اف وشات تا بکار اینان چه عالی ناخوازت راست و راست نشان بده داخل اتخاذم الفيري تشتكي كرد بيجم بلاس او دورة لواء سه یا حشد الشعبي كو هزكي ولائية ديتا قوتن لسر إيران ويا لوي جهد قرتن أف هزا هني إجبري نهاجي هاتا تاون بار كرن برنگا كردار نقانوني وهر وصا أو هزا يانجي ريبري هزا لسر لستا تيرورا أمريكايا و لدسبيكا في سالجي سروك وزير عراق داخوازا و گهاست نوانا كربو سپاس خالد فتح ججورة پیام دنگی امریکا بمره بو سپاس جبوتا سپاس ڕۆژی یەکشەمە شەپۆلێکی تری خۆڵبارین ڕووی کردەوە عێراق و ئاسمانی بەشێکی زۆری وڵاتەکەی پرتەقاڵی کردووە. بەهۆی ئەم خۆڵبارینەوە بەشێکی زۆر لە گەشتە ئاسمانەکان لە پایتەختی وڵاتەکە و شاری نەجەفی پیرۆزی شیعەکان دواخران. کەشناسان چاوەڕوان دەکەن خۆڵبارینەکە بۆ ئەمڕۆ دووشەمەش بەردەوام بێت. گوتەبێژی بەڕێوەبەرایەتی گەشتە ئاسمانی سیڤیلیەکان جیهاد ئەلدیوان بە ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیاندووە گەشتەکان لە بەغدا و نەجەفەوە دواخران بەهۆی خراپی کەشوهەوا و خۆڵبارینەوە شارەزایانی کەشوهەوانی گەرانی لەمەڕ ئەم دۆخە دەردەبڕن لە کاتێکدا هەتا دێت شەپۆلی خۆربارین لەو وڵاتەدا زیاد دەکات. ئەمەش هاوکاتە لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان لەلایەن سونە ئاینزاکانی عێراقەوە. لە عێراقی زۆرینە شیعەدا ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە لای سونەکان بەڵام لای شیعەکان کۆتا ڕۆژی ڕەمەزانە. هاوکات حکوومەت جەژنی ڕاگەیاندووە. بۆ زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکانی عێراق لەمڕۆدا دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیانەوە لەگەڵماندایە. دڵشاد جەژنت پیرۆز بێت. جەژنت پیرۆز بێت. زۆر سپاس. جەژن لە ئێوە و تەواوی کارمەندان و بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا پیرۆز بێت. سپاس. دڵشاد دەزانین هەندێک شار هەیە کە شیعە و سونەشی تێدایە. ئایا ئەوان چۆن جەژنەکە دەگێڕن ینی دۆخی ئەو شارانە چۆنە لەمڕۆدا کە لە لای سونەکان جەژنە بەڵام لە لای شیعەکان جەژن نییە؟ بەڵێ دیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بوو لە لای سونەکانی عێراق و وەکوی کە ساڵانە دەیبینین سونەکانی عێراق زۆرتر پابەند دەبن بە باڵێن بڕیارەکانی سعودیەوە کە هەر سعودی هەر ڕۆژێک بکاتە جەژن سونەکان زیاتر پابەند دەبن بۆ ڕۆژەوە و بە پێچەوانەشەوە شیعەکان زیاتر گوێ لە بەتایبەتی شیعەکانی عێراق گوێ لە عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق ئەگرن. ئەمڕۆ سعودیە ئەمڕۆی کردە جەژنی باڵێن ڕەمەزان بەڵام سەید عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق سبەینی سێشەمەی وەکو یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان دیاری کرد. بۆ ئێستا هەندێک لە شار بەتایبەتی بۆ نمونە ئێستا خانەقین بەشێکی زۆری شیعەیە، بۆ نمونە قەزای خورماتوو بەشێکی شیعەیە، بۆ نمونە داقوق بەشێکی شیعەیە، بۆ نمونە قەرتەپە بەشێکی شیعەیە کەرکووک بە هەمان شێوە شیعەیە. دیارە ئەوان شیعەکان ئەمڕۆ جەژنیان نەکرد بەڵام سونەکان جەژنیان کرد. واتە ئەکرێ بڵێ ئەمڕۆ لە هەندێک شار دوو جەژن کرا، جەژنێک کە سبەینی ئەکرێ و ئەمڕۆ سونەکانیش بە جیاواز جەژنی خۆیان ئەنجامدا بەڵام سبەینی شیعەکان لەو شارانە جەژنەکان لەگەڵ ناوچە شیعانشینەکانی تری خۆی عێراق ئەمەش بەسەر فتوای سەید عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق. بەڵێ دڵشاد دەمەوێت پرسیارێک بکەم لێرە وەکو دەزانین عێراق زۆری نەشیعەیە و حکوومەتیش زۆری نەشیعەیە. باشە چۆنە کە حکوومەت جەژنی ڕاگەیاندووە لە کاتێکدا کە شیعەکان جەژنیان ڕانەگەیاندووە؟ بەڵێ زیاتر حکوومەت ئەکرێ بڵێن پابەندە بەو بڕیارەی کە لەلایەن وڵاتانی عەرەبیەوە درێت جۆرێک لە دەستە جەمعی هەیە لە مەوزوعی دیاریکردنی جەژنە، بەڵام هەموو ساڵێک ئەمەی کە ئێستا ئەمڕۆ دووبارە بێتەوە ئەمە شتێکی تازە نییە. هەموو ساڵێک لە عێراقا دوو جەژنەکرێ، جەژنێک کە سونەکان ڕۆژی پێشووتر ئەیکەن و ڕۆژی دواتری شیعەکان جەژن ئەنجامەدەن. ئەمە تەنها بۆ جەژن وان نییە بەڵکو تەنانەت بۆ مانگی ڕەمەزان دەستپێکی مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە وایە سونەکان ڕۆژە زووتر دەست پێەکەن و شیعەکان ڕۆژە درەنگتر دەست پێەکەن. واتە لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە شیعەکان ڕۆژە درەنگتر دەست پێەکەن، سونەکان ڕۆژە زووتر، جەژنیش بە هەمان شێوە شیعەکان دوایە خەن سونەکان ڕۆژە پێشتر جەژن ئەنجامەدەن. ئەمەش دەوەستێتەوە سەر فتواکانی وەقفی سونی لە عێراق و فتواکانی مەرجەعیەتی باڵای شیعەکانی عێراق. شیعەکان پابەندن بە فتواکانی عەلی سیستانی مەرجەعیەتی باڵای شیعەکانی عێراق و سونەکانیش پابەندن بە فتوای باڵێن سونەکان یاخود باڵێن سونەکانی عێراق.
بەڵێ دڵشاد دەزانین باری کەشوهەواش جەژنی هەنێ کەسی تێکدا بوو لە با بڵێن لە بەغدا و لە بەشێکی عێراق کە خۆڵبارینە لە ئێستادا لە کاتی جەژنامە تۆزێک جەژنەکەی لیان تێکداوە بەڵام لە هەمان کاتژان نیگەرانی ئاسایشی شەیە وەکو دەزانین هەر شەوی ڕابردوو چەند موشکێک ئاراستەی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کراوە دەتوانی پێمان بڵێ ڕەوشی ئاسایش ئێستا چۆنە؟ بەڵێ ئەکرێ بڵێن لە ئێستادا دۆخەکە دۆخێکی ئاڵۆزە لە چەند ڕوویەکەوە کە ئەمەوێت تۆزێک بە وردی ئاماژە بە و خاڵە بکەم یەکەم خاڵ یەکەمەوەیە کە لە ئێستادا لە کۆتایی مانگی ڕەمەزان نزیکەبینەوە و دوای پشوەکانی جەژن جارێکی تر جوڵە سیاسەکان لە عێراق کێشمەکێشە سیاسەکان لەسەر چۆنێتی پێکردانی حکوومەتی عێراق دەست پێ دەکەنەوە بۆیە لە ئێستاوە تاکو ئێستا ئەم دەقەی کە من قسەی تیاکەم مقتدا سەدر ڕازی نەبووە بۆی کە لەگەڵ شیعەکانە حکوومەت پێکبهێنێەوە سوورە لەسەر پێکێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی لە کاتێکا شیعەکان داوای حکوومەتی تەوافقەکەن و دەستبەرداربوون لە دەسەڵات ڕەتەکەنەوە بۆیە لە ئێستادا شیعەکان ترسێکیان هەیە لەوەی کە یاریەکانی دوای جەژنی ڕەمەزان بەدڵی ئەوان نەبێ بۆیە لە ئێستاوە لە ڕێگەی ئەو جۆرە موشەکانەوە پەیامەنێرن بۆ هاوپەیمانەکانی سەدر پەیامەنێرن ینی پێش ئەوەی کە موشک ئاراستەی هەولێر بکرێت هەوڵدرا کە ئەوانەی کە داواکراو بوون لە ناو سونەکانە چی وەکو شێخ حاتەم چی وەکو ڕافعی ساوی و باسی هێنانەوەی تارق هاشمی شەکرێ ئەمە دەوتێت هەوڵێکە بۆ کەلێخستنەوەی و سونەکان وە پەرچەگرتدارێکە بەرامبەر بە حەلبوسی کە پێداگیری کردووە لەسەر ڕێکەوتنەکەی لەگەڵ سەدراوە لە هەمان کاتشا ئەم موشەکانیش بە دوو ئاراستە بە پەیامدان دێ بۆ پارتی دیموکراتی کوردستان پەیامێکیانەوەیە کە ڕەمەزان کۆتایی هاتووە بۆی ئاگدار بێکە لەگەڵ سەدرا دەست بە یاریەکانی پێشووتر نکاتەوە پەیامێکی تریشیان ئەو ململانی و کێشمەکێشەیە کە هەمیشە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و شیعەکانە هەیە و بەشێکی تریشان ئەو تۆمەتبارکردنەیە کە شیعەکان پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبارەکەن بەوەی کە ئەو دەست پێشخەری کردووە هێزەکانی تورکیا هێناوە کێشی بۆ سەر بنکە و بارگەکانی پەکەکە بەڵێ دڵشاد ڕووداوێکی تری گرنگ کە دەمەوێت باسی کەم لە چەمچەماڵ چەند کەسێکی خێزانێک کوژراون دەتوانی پێمان بڵێ تۆمەتبارەکەی کوێ و ئەم ڕووداوە بۆچی ڕوویداوە؟ بەڵێ تۆمەتبارەکە کە ڕووداوەکەی ئەنجامداوە نەقیبێکی پۆلیسی بەرگری فریاکەوتن پێشەوە دێمەسەرە و نەقیبی پۆلیسی بەرگری فریاکەوتن ئەمەوێت ئاماژە بە نووسراوێکی تایبەت و نهێنی بکەم کاتوانە بڵێ نووسراوە دەست کەناڵەکانی ڕاگەیاندن نەکەوتووە هەتا ناوەڕاستی مانگی سێی ئەم ساڵ بەپێی ئەو نووسراوی کە ئێستا لە بەردەستی منایە 5920 تۆمەتبار دەستگیر نەکراون واتە لە هەرێمی کوردستانە 5920 کەس داواکراون لەلایەن دادگاوە بە تۆمەتی جاجا بەشێکیان لە ڕزی هێزە چەکدارەکان لەسەر کوشتن 284 کەسیان ئێستا دەستگیر کراوە هەتاکو ئێستا 5536 کەس دەستگیر نەکراون تۆمەتبارن دیارە ئەمەی کە ئەم ڕۆوتاوانی ئەنجامداوە ئەفسەرێکی پێشمەرگەیە کە بە پێی قسەی کە سوکارەکەی کە سوکاری قوربانیەکان ئەم ئەفسەرە پێشتر پاسەوانی دەواجنێک و لەگەڵ خوشکەزایەکی خۆی و سەڵدایەکی خۆشی کوشتووە ئەمڕۆ دوای ئەوەی کە لەگەڵ هاوسەرەکەی کێشەی هەبوو ماوەیە کە کێشەکانی لە دادگایە ئەمڕۆ چووەتە سەر ماڵی کە سوکاری هاوسەرەکەی دایکی هاوسەرەکەی دوو خوشکی برایەکی و برازایەکی کوشتووە و هەڵاتووە و هەر ڕاستە خۆ دوای ڕووداوەکە کە سوکاری قوربانیەکان دەستی تۆمەتیان بۆ لیوان ڕەمەزان لێکۆنی فەرماندەی لیوای بەرگری و فریاکەوتن درێژ کرد بەوەی کە ئەو تۆمەتبارەکەی داڵدەداوە بەڵام دواتر من خۆمەکو دەنگی ئەمریکا پەیوەندیم بە لیوان ڕەمەزانەوە کرد ئەو باسی لەوە کرد کە بە هیچ شێوەیەک تاوانبارەکەی داڵدە نەداوە و بەڵکو نووسراوی فەسڵکردنی بەرز کردوێتەوە و بە پێی قسەی خۆشی کە سوکارەکەی پێشە سەردانی بەڵێ کەواتە دەستگیر نەکراوە تۆمەتبارەکە بەڵێ پامنێرمان دڵشاد ئەنوەر لەگەڵماندا بەڵێ دڵشاد ئەنوەر لەگەڵماندا بووی لە گەرمیانەوە سپاس دەکەین زۆر سپاس بێش گەلۆ جەژنە ڕەمەزانی لە باژار ڕێوانەی چاواتیکردن پامنێری دەنگی ئەمریکا عارف ئەسڵان جوانی بمەڕە عارف دەم باش کاتژمەرە بەحسە جەژنی بکات لە جەمتە چاوایە دەم باش ve derece cejna Ramazan mina her sal ve zarokan ve geryana zarokan destektir serisi ve zaroken bajarı vane ele ciranın farklı kolanan ve her dera geryanı ve şekil bu berhevkirin o keyif başı ki baş kesi ko her keyif nafajı o خمساری که دلی و داهی دم آواز زاروکن کیفاش دم آواز زاروکن هولدان آوا بوی شکلی که بر حفکرین دبینه مرو کیفاش دبه و ججن به بیرامرو و سای آوا
ایرو تریکو باجار واره سرماهی و باران هیجی دیسانه رمضان عيد رمضان دسپیکن زاروکان دسپیکن و بردوام بکه مازن زاروکان چه دیکن باجار وانه بچیک بحث وی بکن سری صفه مازن وان بچنه گورستان جبو کسین کو جماعت و جان خوش دستان سردان آواد که جبوا دها بکنیم هر بالا بکن و پشتی وی در بازی نوا مال خو جیران خود دبن و گازی هر دو بکن بخارنه و دمک خوش در باز بکن لیوک لحم هر دره هرم کردان جی و درجی آوای کی بردوام بکر بدره لباجار وانه مینا هر دوران دبن باندورا کریزا آبورده و شرک و دناورا ترکیه و ترکیه دا بردوام ده که دبن به باندوره دا کتن نوا ججنه و ججنه پیروز بکن با آوائی که وحای جبر کو ای سال با آوائی که گلک دجوار کریزا آبوری لسر گل باجار وانه و تواهی ترکیه باندور کر جبر کو نرخ تلی لحنبر دلار 14 15 16 داکت و کلپور همه تشت گلک بها بون و چی بکو گلک کسان جبر به کریز آبوری داویا لجیانا فعانی و او باندور لسر ججنه جی مخابن بردوام بکه و روشه که وها هیا بله عارفم زانن که مثلا آبوری روشه آبوری تفاعل جهانی و روجان يعني فان دمان قال كي زحمت بيا راده كي لي مثلا كو ججن حبا تايبتيجي كرت قال كي خارجيه للروجين ججني ديكنو قال كي خو اماده ديكن بروجين ججني يعني اتزانم روشا عبوري ديار يعني كاريجريا خو هيا لي بكشتي جبو خالكي جبو زاروا جبو دركتنا وان تش بترهبوا للرجا ججني يرو رجا يكيا یکی دا پرانی مالبات دناورا خود ججنه هردو پیروز دکن و سردانا هردو دکن زاروکن وان جی در دکن کولانا شکوکا برهب دکن پشتی روژا دویان پرانی پارتین سیاسی سازین سیوی او ججنا گل پیروز دکن او سردانا هردو دکن لی ججنا روژ دەستپێکی دا وەکمە گوتو ئەو پرانی خەڵکێ بێ دەرێ سەردانا گۆرستانە دکن ji ber ku şerê ku di navbera PKK û Tirkiyeyê gelek kese canê xwe ji destana serdana wan zarokên xwe dikin û her wiha bi sedemên cudatir canê xwe ji destane عارف ام قلت سباس كان عارف اصلا جواني بمربو لا كم رجع ججنا رمضان سباس وججنا تجي كيلوز هيرو بهابوني من علان هم روجي ججنونيا راسته تركاك عارف زور باسي من علان ذاك الججن بمن علان خوشه راسته بێگومان بەڵێ پاش ناوبڕێک دێنەوە لاتان و چەندین بابەتی ترمان بۆ ئامادەکردوون لەوانشدا بابەتێک کە باز لە هۆکارەکانی بەفیڕۆدانی خۆراک و هەروەها دۆزینەوەی چارەسەر بۆ ئەم کارە دەکات. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ڕۆژی دووشەمە فڕۆکەخانەی ئۆکلاندی نیوزیلاند دیمەنێکی پرسۆزی هەبوو کاتێک ئەو کەسانەی کە هەردوو ڤاکسینی دژە کۆرۆنایان وەرگرتووە لە 6 وڵاتی جیاوازەوە لە ناویاندا ئەمریکا و بەریتانیاش ڕێگەیان پێدرا ببێ ئەوەی خۆیان کەرنتینە بکەن بچنە وڵاتەکەوە. ئەندامانی خێزانەکان و دۆست و هاوڕێیان باوەشیان بە یەکتردا دەکرد و شاد بوون بە بینینەوەی یەکتر لە ئۆکلاند. ئەمەش لە کاتێکدایە کە وڵاتی نیوزیلاند کە سنووری زەمینی لەگەڵ هیچ وڵاتێکدا نییە یەکێک بوو لە وڵاتانەی کە تونترین کۆتوبەندی کۆرۆنای ڕاگەیاندەبوو وەکو بەشێک لە هەوڵەکانی حکوومەت بۆ بەگشتدا چوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19. و لە باکووری نیومەکسیکۆ ئارامیەکەش و هەوای دۆ یەکشەمێ ڕێ خۆش کرد هەتاکو هەزاران کارمەندی ئاگرڤەمراندنی
بکاربن مەزنترین ئاگری دارستانان ڤەمرینن بەری هنگیژی باێ بەهێز ئاگر نزیکی لاس ڤێگەس نیومەکسیکۆ و ڕۆژهڵاتە سانتەفێ کربوو ئاژانسên ئاگرڤەمراندنی پێشبینیە باێ خوڕ dikin li rojên dahatî û hişdariyê didin xelkê hetaku hayjî xwe hebin û xwe amade bikin ji cêbicêkirina fermanên valakirina malên xwe karbidestan got jî pêtir yan پێلên ئاگر 172 خانی wêran kirine û pêtir ji 419 کیلومترên çargoşeyên erdî şewitandine. بەهۆی گەردەلوولێک لە باشووری ناوەڕاستی ویلایەتی کەنسازیان بە زیاتر لە 1000 باڵەخانە گەیشتووە شارەزایان دەڵێن هێزی باکە لە کاتژمێرێکدا نزیکەی 265 کیلۆمەتر خێرا بووە بە درێژایی 20 کیلۆمەتری گرتوتەوە. ئاژانسی کەش و هەوای نیشتیمانی دەڵێت ئەو گەردەلوولەی کە لە ڕۆژی هەینی دەستی پێکردووە زیانێکی زۆری لە شارەکانی ویچیتا و ئاندۆڤەر داوە و بۆتە هۆی برینداربوونی چەند کەسێک بەرپرسی ئاگرکوژێنەوەی ئاندۆڤەر دەڵێت بەلانی کەم 300 بۆ 400 باڵەخانە لە شارەکەدا بە تەواوەتی ڕووخاون. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. Romana bi navê The Mountains wî kerî çiyayên ku barê me ne ya Zeyd birîvkanî çîroka Kurd tên ku têra xwe karesa dîtine vediguhêze. Dr. Zeyd bi zimanekî sade dîroka nûh ya pirî dramatîka Kurdan têkelî keltûrê wan dike bi hêviya ku nasnameyek paqij a Kurdan nîşa xwendevanên xwe yên Emerîkî bide. Zêdebarî ku Dr. Zeyd nivîskara ew نۆژدارê taybetmendê Gurçîska ye. Niha ew ji bajarê Nashville ê Wîlayeta Tennessee bi me raya. Dr. Zeyd gelek spas ji bo demê te gelo di romana xwe de tu dixwazî çi bêjî xwendevanê xwe yê Emerîkî? بله دم باش و رضا صلاف بو هوا و بینه دوید هجا و جشن رمضان الگرد خوب پیروز کن و زور سپاس بو به مهوانداریه اف رومانا د ماونتنز وی کری مدویتن وی رومانه دا بو خلکی کی دیار کن کو ملت کرد ملت کین گلک ظلم و زورداری المحاطیه کرن گلک خباتا کری و گلک ما در بدری دیدی بس الگل هندجی ما ام ملتكين ما هوية اخويا هي ام ملتكين ام شين دنج خوب جهين خلك كيديك و ماجي انجازك هبيتن ام بدين بو بدنيا نبس انجازات شكيبيتن بلكو انجاز خواندنه و انجاز زانين ومعرفه جيبيتن خلال في رومانه دا مدفيا از دنج كرد جهين ما خلك كيدي خلك ناي كرد و خلك كرجي اويكو احتمال وی زمانی دا نبوری او زمانی که انفال و اف کاودانه چه بینه بینه دنگ کو بله دنگ کردی گهین خارج گدی دکتر زید یعنی شوی خبات قهرمانی چی روکاتا بناوی آزاد کو خواستی زانست و پرورده بک خبات جخورا اف نشانه که کو تو دخوازی بیجی یعنی بیجی خوندوانی خوا کرد ملتکن تراجیدین بسریوان هاتین کاراساتین بسریوان هاتین وساکریه کو خو بگوهرن بله بگو مان طبعا اف آزاد في رومانه دا کسی که گنج کرده ویا الدهو که خواندنا خود به تسری و هزراوی و خوناوی او بوب که بیت خینیتن که بیت کلیجه بیت سبب اگه بیت اگر هندش شمال خو کسو کارت خودیت که بیتن و وقتی که دانت انفال چد بن جگ ود بن و اف کار ساتب سرواتن طبعا ولی دا من بیتن از دیار کم کو راست عملت کرد همی گواهاتی نیاسین خباتا چکی و خباتا پیشمرگهی کو گلک ام سرفرازین شانازی پید بین بس گل هندجی عملت کرد ویتن خباتا زانست جی مل گل پیش خباتا چکی بکین دا بشن دنگی خوب گهین خلک کی دی و دوی رومانه دا اف آزاد گلک تضحیات گلک دشت دست یعنی
دەستوی چنوش خەلکی خو ماڵە خو دیر کردی تنجبر خەوناوی و خواندنا خوب بەتەسەری و vê namê yani dest xwe bibînî de. دکتر زید یعنی 10-12 پرên yekîn romanata duh mir xwendin min çîroka azad nas kir zûzû ku zarokeka babê xwe ji dest daye babê wî dî jî şerê Iraqê bûye di Îranê û nexwastiya xizmeta leşkerê Saddam Hüseyin bike. Yani ew demê azad tê de jiyay heman demê ya ku tu jiyaya û demê zarokatiya te bû. Yani gelo ew azad kesatiyeka xewna te bûye tu wekî wî lê bî yan jî tu xwe di wê romanê de dibînî. Yani tu Dr. Zeyd dikî qahremanê romana xwe. Bele. Tu şê bêjî pîçekê ji her du ka. Taban wî wextê ev kavdanaçî bûn em wekî gelek xêzanedîr Kurd em li bajarê dicîn. Yani ji ber kontrola hikmetê ya medyayê em qet'ekirî bûn gel xelkê me çiyayê û li gunda ku ev kavdanet enfal bi serê wa hadîn. Belê gelek ya girîngê em diyarkên ku xelkek hebû zor xelkê Kurd li bajarê jî ciya xebata kirî û tûşî gelek eziyetê bûne. Ji ber hindê ez xwe danim ke azad bû min tiştî mîsalekî ye û bu her gencekê Kurd sehkete azadî ku keseke bêt bixwe mîsalekê ji bîrîtin û bîte قدوەکت حیاتەوی دا ku xwandinê û zanistî marîfetê beteserî noqtekadî jî zor ya girîng mezvetin bu xelkê me diyarkin ku gelek xelkê me hebû ki li bajarê cî xebata kirî bi şêwekê ku ihtimal nehatiye berçav. Yani mîsalekê dibêjim bavê min êkî şwa bû forsa xwandinê bû derketiya masterê bes çinkî qebîl nekir mizaketin bîte daxilî hizba Be'th bîtin زور تهدید و غدال هاته كريم وبو سبب هذا نيش يا خاندنا خو بتسري بس وقت ما هاتنا امريكا اول تشتري قلتي از خاندنا خو مسري بمسري اف اثباتك تشتك بو من كجنجك كرد كو بزانم يعني بو من شكل كو خاندن تشتكي قالك مهمه كواتا كساتيا ازادي تكليه كساتيا تو باب تجي كو خاندن ودهج من زاني كنت تو لبالكو في روماني وكرني زماني كرديجي. بله نكاب زماني كردي بعد كرمانجي وصوراني وعربي وفارسي جديد وديران بله. دست خوش دكتور زياد زور سپاس جبوتا. زور سپاس قالك ممنون. مين انصاف سلامت. نزیکەی لە سەداچلی خواردن لە ئەمریکا بە فیڕۆ دەچێت لە ئێستادا کۆمپانیایەکی هۆڵەندا بیرۆکەیەکی دۆزیوەتەوە بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشەیە بکات و خواردن کەمتر بە فیڕۆ بچێت. لگوری انجمن چافکانی خوازایی 40% خوارن آکول امریکا تی چیکرن ناید خوارن و تیتا آویتن. گلک جه دچتا زبلخانه کولویر رجه یک زیده ماده متان جخوا بردده. جبو هاریکاری و چاره سرکرن آوی پرسکریکا جیهانی کمپانیک هولندی آلاوک تکنیکی یا سیستم چافدیری و کیشانا برماهی خوارن چیکریه. جبو هاریکاری آشپیجن خوارنگهان داکو رجه خوارن لچیشخانه نوان تیتا آویتن و رشتن دست نشان بکد. ام سطلا برماین خوارنی لسر ترازیکی دادنین و کامیرک با آلیه سری و هر جار کو تشتک تی آویتن اموینه کی جدید گرین. سیستم آمه یا ای یا ناسی ناوینیان او جور خوارنی کو تین آویتن نازدکه. زانیاری او داتا به تواهی تینه برهفکرن و لسر اکرانی تینه پاروکرن داهاری کاری شفان بکد با دیتنا دوباره بونا پرسکریکان. اگر هر سه شمکی 10 کیلوین تماتا بین آویتن امی و آگهدار بکین. اگر بوفه سلاطه نبد لی هندکا با جبر کو خلق پتر حش خوارنا حسان دکن جبر وی یکی گلی خوارن و بیت آویتن. اف زانیاریانه که نها شفدکارن گلک برماهین خورنه نهیلن هر وصا مانو قزنجا خوشی باشتر بکن. چه آجوانک جهانی ده حزناک خوارنه بوسط لاگلیشی چه بکه؟ یا کو تکنولوژی دکاره با خوارنگه هان بکه اوه کو رید ده خودین خوارنگه هان دا کو براستی بکاره بن بریکا و تکنولوژی نو پیشوقت ریجه خوارنه برهف
و آماده بکن. خارنگه وی آلاوی ناکرن لیج بو بکار اینان و زانیاریون اف آلاوه دده توان حیوانه کریاوی ددن. کمپانی آوی دبیجن جده ماکو اف سرویسه ده سال 2019 ده دست بیکر هاریکاری صد خارنگه هن لأوروپا کریه. داکو رشتنا برماهین خارنه کم بکن و قازانجکی باشتر بکن. حتی ایرو منزیکی 200 حتی 300 هزار کیلوین خوارنه پاشکفت کرینه کو نرخاوه برانبری 1.2 حتی 1.8 میلیون دلار آیا. وی کمپانی پلان هنه کو آلاوین خوال خارنگه و بازار امریکا برفره بگه و هیویدار روژه که بکاره برماهین خارنه به تمامی دوار خارنگه هنده جهوله را بگه. و برماین راوزگەها کاترینی لە گوندێکی قامشلو مرۆڤی ڤەتگەڕینە 8 ساڵان کە حکومەتە فەرەنسی لە ساڵ 1940 ئەو ئاوا کردبوو ترێنا و خەلکی ناوچەیە ژێرە دەبێژن ترێنا شەرقی بەرلینە ئەڵمانیا و بەغدایە عێراقی بە هەڤرا گرێددا. بیرێک ئاوێ لە وێ ڕاوزگەهەیە هەبوو و ئاوژ بۆ وێ ترێنی وەروەسا خەلکی هەرێمێژی دابین دکرد. ژور پامێرە دەنگی ئەمریکا لە قامشلو زانە عمر اف رابورت گهاندیا افشو نوار پشماین راوستگاه ترینه یا لگوندی تلزیوانه یا گریدای باجار قامشلویه. تمنه وی راوستگاه زیدتریش 8 سالیه. جاری حکومت فرنسای و ده سال 1940 و هاتی آوا کرن. جبرگو ترینن وان سالان به هزا کومره دمشیان و پیوستی آوان با آوه هبو. بیرک آوه هاتا کولان لگوندی تلزیوانه و دستیرن آوه هات نساس کرن. داکو آوه بده ترینه. هر وها آوا و خوارنیش بو کارمندین ترینه ده هاتا دان. جبرگو لراوستگاه العلو و تلکوچری آوا وی دبری شور بو و بکیر ندهات. از بخوا لسروی بیلی 7 ساله شغلم بیر آوا و خوارنی اشقام شلو دوزع ازن حتی بتلکوچر یا و خوارنی و او ترینی بخاری ترین هبون سر کومری بون او ترین بخوجل سر آوی بون جارنا ازن حاضر بون ترین فرسکنی بلکی 4 ساعتان نکاری بو هری شفت سر آوی بو مجوارا داد گرد. خطا هستنه ترینه یا بناوی ترینا روجلاتا خورد گو برلین و بغدا بایتختا عراقی به هف گرید دا دوی گندیره در باس دبه. المانان هستنه ترینه کشاندن حطانی نیزیکی گندی تلزیوان. پره گل سر چمان جی دهاتا چیکرن جه هستن و تپان بو. حطانا هاجی بناوی پره المان تینا ناس کرن. پاشره فرنسای هستنه ترینه یه مایی دانین و چند راوسگه آوا کرن وکه راوسگه گندی تلزیوان یا تربسپیه و یا تلعلو و یا تلکوچره. لید سالن حشته ده حکومت فرنسای آگاهی دا حکومت سوریای گو اگر او راوستگه بین هرفاندن جبر تمنیوی قدیه. ما دي سيارنا أجنبيات نقول فرنسانا. إيه مجيبوا عربون. تبيجينا إيه وظيفة ما إيه سوري. تبيخيو أم نمسؤولي فام حطي خنا. أبي ما أفاكرنا انتهابنا. ترميم شيء بسرهن كذا بشيء أم نمسؤولين. دنافبرا سال 1907 تا سالین 10,000 ده ترینه بناوی ترینا ضواحی جباجاروک تلکوچری سبها دردکت و دگشت باجار حسکه پشتی دانی نیورو دزیوری خلک وی هرمه گلک سوده جوی ترینه وردگرتن بتایبتی دورزی زوستانی ده لیا بالکش اف بوگو دما ترین دگهشت راوستگاه تلزیوانی جبرگو آف دادگرت دمکی ترین رادوستیا و دوی نافبری ده خلکین گوند گلک کلوپلو جورین شینکای دفروتن ریویان زکی دی انو بری حركك خشك تقول في منطقي هابو ايجو تيدت شغلي ايجو حرستياوي تكير والله دا خزامة ابغون هناك ورن منظمات هناك ورن ترميمك يجير تشيكن وكا بيجي ابي موقعك اثري جندرا منطقيرا جدردورا مرا عالم قالك تين هابوك تين ويروجي مديتن هاتن الفر وكا قلتي لقطنا خصطان جوی کفن في منطقه مدنيه يعني تشتي اثري كفن ابنايا پروژه دانین و کشاندنا هستنه ترینه گو برلین و بغدا به هف گرید ده 37 سالان دریش کرد. ده سال 1930 ده جبرلین دست بکر و ده سال 1940 ده لبغدای بداوی بو. کاربندین ترینه ین کوین دبیجنگو پیش بی بو لکیلکا راوسگاها گند تلزیوانه ناونده که
کرین و فرۆتنا بەرهەمێن چاندنیێ وەکە جەه گەنم نیسک و پەمبۆ پێدا چێکردن هەروەها سایلۆیەک ژی بێ ئاواکردن لێ پشتی سەرخەبوونا سووریایە و دەرکەتنا فەرەنزا شخاکا سووریە ساڵە 1946 de ew proje hate veguhestin ji bo taxekê ji bajarê Qamişloyê gonha heman navê tilzîwanê lê hatiye kirin. Zana Umer Dingê Amerîka, gundewarê Qamişlo. دەخی لە بێ ڕۆژێک لە ڕۆژان ئەو شوێنە چەند پڕژیان بوو بێ کە ئێستا ئاوا بۆتە وێرانە هەلبەتە بگشتیژی جین کوترین تێرە دەرباز بن ڕاستن ئاوادانی گەلە تێدا چێ دەبا ینی تشتێکی دیارە لێ مخابن شەر ژیانی ئالۆز دکا لێ تمژی ژیان ناڕاوەستە هەر بەردام دکا لە باژارێ مووسڵێژی کوناافدارە بە دروستکردنا تڕشیە ئەف 200 ساڵن خەلکێوی باژاری و دۆروبەری نوێژی هەلبەت تڕشیا خۆیان تایبەت دەهنێرن باژارێندی و ئەو بووە ژێ دەرەکی داهاتێ خەلکەوێ کاوە عومەر ji مووسڵێ ئەف راپۆرت گەهاندیە ئێک ji جۆرên xwarinên serekî ku sifra xelkî da dihête dîtin tirşî ye tirşî li Iraqê bi giştî mêjoyeka dirêj heye û heya niha hinek dukanên tirşî kar dikin ku li ser demê Osmaniyan ewan tirşî durust kir kerestên serekî ji xiyar û tirozî û kelemî û qernabît û gelek keskatiyên din pêk hatiye tevlî heftiyen digel biharatên taybet û xelê بۆ ماوەی چەند ڕۆژان ئامادە بید ji bo xwarinê dema ez leşker bûm li Iraqê hevalê min tu gotin ji bîr nekey tirşî û çerezeta tu gel xwe bînî mebesta min ew e Musil bi tirşiyê xwe pinavdeng e tirşiyê Taha Melik pitirî 200 salan e ew kar dikin lê wekû kargeha tirşî li sala 1928 da hatiye vekirin û ew bi rengekê cêwaz tirşî berhevdikin lewra tameka xweş heye û daxwazî li ser evî tirşî li piraniya bajarên Iraqê dihête kirin. سوپاس بۆ خودێ تا نەها ترشiyê me bi nav û deng e ji ber ku em xel yan jî sirkê ya siruştî bi kar tînin ev e ciyawaziya karê me ye gel dukanên din yên tirşî em gelek cûrên cuda yên xelê durust dikin bû nimûne ya sêvê ya xurmê ya hirmîkan û hindek caran weke derman jî têbkar anîn طبعا برميل الخشب ما عد اي ابو ترشي بالموصل الحمد لله يمتاز بها ev bermîlên dar li cem dukanên tirşî nayên dîtin tenê li vî cihî hene ev bermîlên dar taybet ji bo xelê hatîne durustkirin da ku di wer zihavînê de bên bikarînan me keresteyên din hene em nava bermîlan de vedgirin temenê van bermîlan navbera 75 bi 80 salan e gelek kevnin û tên parastin Roj bo rojê heza xelkî ji bo evî tirşî zêdetir dibe ji ber ku bi xela siruştî dihête durustkirin û her wesa li cem hinek kesan wekû nerîtekê rojane lê hatiye ku tirşiyê evê dukanê bikirin ji ber ku her ji temenê zarokîniyê ewan qesta evî cihî kiriye. احنا متوارثين يعني ابائنا واجدادنا واجداد ما اجدادنا افج بافو باپیرن خو گرتیه اما کو خلکی موسله روزانه ترشی به کارتینن به تایبت لوی جه کون اف جه دیروکیه و بشک جه شارستانیه موسله جبر کو اف کاری بافو کالین میه Li çerxê hejdê da xudanê evê dukana tirşî bi navê Tahal Melik hatiye naskirin qesta welatê Hindistanê kiriye biharatên taybet bi tirşî ve înayne Mosilê beriya vê çendê tirşî tinê bi xwê hate vegirtin her ji wî serdemî û heta nûke tirşiyê Tahal Melik bi navûdeng ketiye li ser astê Iraqê. Kawa Umer Dengê Amerîka Mosul هێرۆ ئاختنا هەفکارە ڕەخیدی دەڕەخە دەرهێنانێ هاتە گوهێمکو ئاختنەوان هەبوو لە سەرکانی ترشیا مووسلی خۆشترەیان یا نەجەفی تۆڵی کامیان خۆشترە بژم یا باشک و بەحزانیش هەموو خۆشترە
تشبيجي منەڵم ترشی دایکم لە هەموو کەسێ خۆشترە هەموو شوێنێکیش خۆشترە هەڵبەت ئەوە حەقی خۆتە ئەوە حەقی خۆتەوە بیر بکەیتەوە بەڵێ دەخی لەو ڕەمەزانیش تەواو بوو ئیترەوەندا ڤیدیۆ خواردن نابینین بەڵێ پێت خۆش بوو کە خواردن ببینی ئێستا ئەم کاتە چووکە خۆت دەزانی بەیانی واشنگتن ئێستا سعات نۆی بەیانیە دەوری نوێی بەیانیە و برسیمانە و ئەمش نەخواردنە نەببینی خراپە بۆ ئێمە وەنیا بەڵێ بێگومان ئەوە ئاگادار مەکەنەوە کە لە بەشی کۆنتترۆل دەڵێن ئەوانیش برسیانە بەڵێ تڕشیش خەڵکی بتر برسی بەڵێ تر هیوادارم بڕۆنەوە و جەژنەکەیان بکەنەوەم جا لە دوای ئەمە نانی جەژنی خۆیان بخۆن بەڵێ ئازیزان بەردەوامە بین لەسەر پێشکەشکردنی بەرنمەکانمان ڕۆژانە لە ڕۆژی یەکشەمە هەتاکو پێنجشەمە هەموو ڕۆژێ بە کاتژمێر هەشتی بەیانی بە کاتی واشنگتن بەرنامەی کورد کۆنێکشنتان پێشکەش دەکرێت و دەتوانن جگە لە ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا و تۆڕە کۆمەڵایەتەکان دەتوانن لە کەناڵی NRTش کاتژمێر 3:15 بە کاتی هەرێمی کوردستان بینەری ئەم بەرنامەیە بن. هەتا بەرنەما سەبەهیژی ئەم جەژنە ڕەمەزانی لە تەڤایە بینەرین خوا پیرۆز دکن بدوعا کاتێکی خۆش خۆت بۆی فێری کرمانجی بمس